بینەرانی بەڕێز سلااوتن لەبێ من محەممەد جەباری خۆشحاڵ و بەختەوەرم جارێکی تر لە پرۆگرامی بە کوردی بە ئەوەی بەڕێز گەیشتمەوە لە پرۆگرامی ئەمجاری بە کوردیدا گفتوگۆ دەکەین لەسەر مژاری جەژنی قوربان جەژنی ژیانە و لەو چوارچێوەشدا چەند پرسیارێک دەکەین. ئایا جەژنی قوربان لە چیەوە سەری هەڵداوە؟ وهروەها فەلسفەی جەژنی قوربان لە چیدایە؟ هەروەها چین ئەو خاڵەی کە جەژنی قوربان پێویستیان بە پێداچوونەوە هەیە؟ وهروەها ئەو ڕێنمایانە چین بۆ باشتر تێگەشتن لەم جەژنی قوربانە؟ بۆ گفتوگۆکردن لەسەر تەورەکانی مژارە لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سیدیق لەو بارەوە گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵاو لێبێ ئەم کاتی جانت باش. مامۆستاوا نزیکە بینەوە لە جەژنی قوربانی پیرۆز. بەڕاستی زۆر قسە لەبارەی جەژنی قوربانەوە ئەکرێت. ئێستا ئێمە دێین لە تەورێکەمە باسی وەکین ئەم جەژنە چۆن سەری هەڵداوە. هەندێک پێیان وایە لە حەزەتی ئیسماعیلەوە ینی بڵێن سەری هەڵداوە و قسەی تریش هەیە. جەنابەت پێت وایە قسەی چیت هەیە لەبارەی سەرهەڵدانی جەژنی قوربانی پیرۆز؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. دیارە وشەی قوربان ئەو وشەیە کە لە قورئاندا سێ جار هاتووە. بەڵێ لەگەڵ زاراوەکانی دیکەدا بەراوردیکەین وشەی قوربان لە داتاشراوەکانی قورب و قەریبە مانای وایە نزیک بوونەوە. کەواتە وشەی قوربان یعنی ئەنجامدانی کارێکە پێت وایە نزیکت دەکاتەوە لە خودا. ئەمە گشت ئەو کارە چاکانە دەگرێتەوە کە نزیکت دەکاتەوە لە خودا. سەرەتایەک ڕۆژە لە ڕۆژان قوربانیکردن بۆ بە ئاژەڵ سەردەمانێکی دیکە بریتی بووە لە حەج و ڕۆژ و ئیلاتەگەی و شێوازانە هەتا گەیتە خۆی گەورە فەرمێ وەسجود وەقتەریب، یعنی هەر ئەوە کە کڕنوش بۆ خوددا دەبێت ئەوە تۆ لە خوددا نزیک بوویتەوە. بۆیە دەوتری ئەقرب ما یەکون العەبد من الله وهو ساجد. نزیکترین ساتێکە مرۆڤ لە خوددا نزیکە لەو کاتەیەکە کڕنوشی بۆ بردو و سوجدەی بۆ بردو. یعنی بە معنایەکی تر ئەبێ بڵێن قوربان یعنی خۆ نزیککردنەوە، خۆ نزیککردنەوە. بەڵام کەی وای لێ دێ؟ بۆچی وای لێ دێ؟ بۆچی ئەبێ بە خۆ بەختکردن؟ بۆچی ئەو ئەمانە هەمووی زاراوەیەکە لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژگارە گۆڕانکاری بەسەرهاتووە. کەواتە لەوێەوە دەست پێ بکەین جەژنێکەیە پێوترێ جەژنی قوربان. من کێشەم لەوێەوە دەست پێ کردووە لەعنی کێشەی من وەکو ئینسانێک و زۆر ئینسانی تریش لەم جیهانە لەوێەوە دەست پێکا کە بڵێ ئەمە ئیبراهیم سەلامی خوای لەسەر خدا ئەمری پێکرد بێ کوڕەکەی خۆی سەر ببڕێ، ئەویش بڵێ وا سەری ئەبڕمەوە اینجا خدا بڵێ سەری مەبڕە و ئەوە بەرانێکمان بۆت نردوو. ئەم سیناریۆیەکی ڕاستەقینە نییە بەم شێوازە. ئەوەی لە قورئانە هاتووە ئاوان نییە بەم شێوازەی کەوا باسەکرێت. من زۆر لەبە ترساوم، یعنی بۆی بە بەردەوامی لە مێژە یعنی وەکو بڵێ 15 ساڵ لەمەوبەریش ئاماژەم پێکردو دوای قسەی لەسەرەکەم. ئیبراهیم عەلەیهی سەلام ئەو سەردەمانەی کە جەژنی قوربانی تێدا، جەژنی قوربانی بەمانایەک تێدا دێتە ئاراوە نزیکەی 4000 ساڵە لەمەوبەر. ئەو پێغەمبەرانە هەر یەکەیان دێن یەکەم کارێکە دەیکەن دەڵێ خوداوەند بە تاک بناسە. دووەم کارکە دەیکەن چارەسەرکردنی کێشەی ئەو سەردەمەیە کە تیایدا دەژین. لە سەردەمی عیسا عەلەیهی سەلام فترەی زیندوو بوونەوە مەعاد بۆی موعجیزەکەی ئەو زیندووکردنەوەی مردووە. لە سەردەمی موسا عەلەیهی سەلام چییە؟ خەڵک بڕای بە سحرە وانە ئەو سحرە بەتاڵەکات. و لە سەردەمی پێغەمبەر تا ئەگاتە ئیدی ئەم سەرما محەممەد مەسەلەی ئومیەت و نەخوێندەواری بۆیە بە ئیقرا دەست پێکە. لە سەردەمی ئیبراهیم عەلەیهی سەلام یەکێ لە کێشەکان چییە؟ خەڵک مناڵی خۆی ئەکا بە قوربانی بۆ خوداوەندەکان. کۆمەڵی خوداوەندێ ئەمە خوداوەندی ڕووبارە. ئەم ڕووبارە وشکەکە پێویست بەواکە کوڕی خۆمانی بۆ بکەین بە قوربانی، کچی خۆمانی بۆ بکەین بە قوربانی. چۆن ئیبراهیم دێت ئەمە لا ئەدا؟ چۆن ئەبێ ئەمە بگۆڕێ؟ ئەبێ کۆمەڵێک تەمسیلیان بۆ بکە. ئەگەر سێری هەموو قورئانکەی بۆ دەرەکەوێ ئیبراهیم سەلامی خوای لەسەر ئەم شتانی بە تەمسیل کردو. یەکەم شت یەکەم ئەوەی پێیان بڵێ خوددا تاکو تەنهایە و خوددا هەمیشە وجودێکی چۆنەڵێ هەمیشەیی هەیە. دێ لەبەر چاوی خەڵکەکە ئەڵێ من فنظر نظرة في النجوم، ئەڵێ من ئەستێرا پەرستم. فلما ئەفەلە سێری کرد ئاوا ئەبێت ئەمان ئەستێرە بە ڕۆژ دەرناکەوێ وتی خەڵکی ناوە ئەوەی خودایەکی تاو نیە کەواتە ئەوەی لا ئەم جادێ سێری هەتاوەکە پێی وایە هەتاوە پەرستێ و خۆمانە ئیبراهیم بەڕاستی نییە ئەبێت تەمسیل بکە بۆ گەلەکەی، چونکە ئەو سەردەمە سەردەمی خوێندەواری نییە بێ هەمووی بە تەمسیلی پیشان بە. ئەمجا ئەڵێ خۆرە پەرستم، خۆریش فەلەما ئەفەلەت ئەویش ئاوا بوو تی ئەوش بە کەڵک نایە ئەگەر لێ جا بەم شێوازانە گەر تەماشاکەی یعنی هەموو حاڵەتەکان ئەستێرە لەو نێوانەدا لە بیرمان چوو بڵێن ئەڵێ ئەوە مانگە فەلەما رأى القمر بازغا ئەو جا سێری کردوتی ئەم مانگە ئەپەرستم ئێ مانگیش ئافەلە ئەویش ئاوا بوو ئەویش ڕۆی. کەواتە بۆی سەلماندن ئەستێرەش ئاوا ئەبێت و مانگیش ئاوا ئەبێت و خۆریش ئاوا ئەبێت و ئیتر ئەو کاتە پێیان ئەڵێ بێمە خوداوەند بپارێزین ئەم زەواهیرانە لە کۆڵی خۆتان کەن. نمونەیەکی تر
ئەوێ بڵێ بتپەرستی مەکەن بێ تەمسیلێکیان بۆ بکە بە ڕۆژێک کەس لە پەرزگاکان نابێ ئەچێ بە تەورێک هەموو یشکێنێ پتەکان گەورەکەیان هێڵێتەوە تەورەکە خاتە سەر شانی پتە گەورەکە دێنەوە ئەڵێن تۆ ئەمە دوالێ کردووە ئەڵێ نا من نەبووم ئەڵێ چیە بوو ئەڵێ ئەو پتە گەورەیە بوو ئەڵێن ئاخرەوە چۆن کاری واکە ئێڵە دەی کاری وا ناکە و ناجوڵێ و زەرری نییە و سوودی نییە چۆنەی پەرستن ئەبینە بەش تەمسیلێکی ترە جارێکی تر ئەم قوربانیش هەر بە هەمان شێوەیە خەڵکەکە مناڵی خۆیەکە بە قوربانی ئەمیش ئەڵێ ئینی ئەرا فی المەنامی ئەنی ئەذبەحوکە نەخوا ئەمرم پێکە خەونم بینیوە لە خەونمدا ئەبێت تۆ سەر بڕم بە خەڵکەکە لە خەڵکی ناوە منش خەونم بیوە منش کوڕی خۆمەکەم بە قوربانی هەر ئەو ساتە وەختەی وا ئەڵێ مەبەستی نییە کوڕ بکە بە قوربانی بۆیە خودای گەورە فەرمێ وفديناه بذبح عظيم يا إبراهيم أن صدقت الرؤيا أما همي بو أويك أخوة سبحانه وتعالى وحي بو أنيري فيري أكا أمن ما يشبه خلقك بكات إيدي لوي ولا خلشنا أو خدايك من يبرستم في مال نابي منارو كري خوتك تشي خوتك بقرباني بو خدا وندكان أو أجل ما هي وخداي قورة في مال وفديناه بذبح عظيم كواتل ليرو بودرك وردود أما علاجي كله كواتل الراسي ججني قربان بو بچي بو بججني جيان لەوێەوە ڕاگررتنی قوربانیکردن بە مرۆڤەکان ڕاگیرە ئەجنا ئێمە لەوە ئەمە جەژن نیە ئەمە خەفەت بخۆین مناڵێک دێت و سەریە بڕن و نازام چی نە لەو ڕۆژەوە بڕیار درا ئیدی مرۆڤ نابێ بکرێ بە قوربانی چۆن بتپەرستیش بە هەمان شێوە ئێدە دوای سێرێکی فترەیەکی تر دێتەوە دوای 2-3 ساڵی تر ئەوە تا عەبدولموتەلیب بە تەمای عەبدوڵای کوڕی سەر بڕێوانیە ئەوی جارێکی تر قوربانی بۆ کا بە 100 وشتر جارێکی تر لە میسر عەمری کوڕی عاس ڕاستێرەکە ئەڵێن ڕووباری نیل ئەبێ ساڵانە کچێکی جوانی تێفڕێدەین عەمری کوڕی خەتاب ئەوشی بۆ قەدەغاکە ئەڵێ نابێ ئەم کارە بکەن کە ئەم کارە ناکەن وردود ئەڵێن باشە ئەم کچە ڕەمزی خوسوبەتە فرێدەی ناوی ئەمجا کچەکەی تێفڕێ نادەین عادەتێکی تر داهێنن خەتەنەکردنی کچان و بڕینی ئەو پارچەیە و فرێدەنێ و ڕووبارەکە ئەڵێن بەهۆی ئەوە ینی کەنەوە ئەنجارە مرۆڤەکە سەر نابڕین بەڵام خەتەنەکردنی کچانش ئەو عادەتە ئەفریقیە لە ڕووباری نیلەوە فرعونیە هەر لەوە سەری هەڵدایە و جارێکی تر کەواتە ئەمە هەموو لە ڕاستیدا پێمانەڵێ ئەمە پانۆڕامایەکی 4000 ساڵیە بە 4 دقیقە کورتمان کردەوە کە جەژنی قوربان جەژنی ژیانە ئەو ڕۆژەیە کە تیایدا ئیدی مرۆڤ نابێ بکرێ بە قوربان جوانە مامۆستا دێنە تەمان هەموو کارێک لە ئیسلام شە فەلسفەیەکیە ئایا فەلسفەی جەژنی قوربان چیە ئایا قوربان ئەوەیە کەوا مرۆڤ قوربانی بکات لە پێناوی ئەوەی گەیشتن بەخوا یان نزیک بوونەوەی مرۆڤ لە مرۆڤ و گەیشتن بەخوا یان مرۆڤ بکاتە قوربانی بۆ خوا یان چۆن ڕاستە ئەمە پرۆسەیەکی تۆزەینە یەکەم کارێکە چۆن ئەڵێ یعنی کە خوا سوبحانه وتعالى دژی وەسابێ کوشتنی مرۆڤەکان مرۆڤ کە خوا دروستی کردووە کوشتن یەکێکە لە تاوانە هەرە گەورەکان لە ئەنجامی ئەمەدا نابێ مرۆڤ بکرێ بە قوربانی نابێ مرۆڤ بکرێ بە قوربانی لەبەرەوە زۆرێک لە گەلان لە هەموو سەردەمێکا سەری هەڵداوە مرۆڤیان هێناوە مەسەلەن شارستانەتی ئەستیک کردویانە ئیسپانیەکان لە سەردەمی خۆیانە 500 ساڵ لەمەوبەر کردویانە ئێستاش لە هەندێک ئێستاش لە هەندێک شوێنی وەکو سین و هندستان ئەو عادەتانە لە هەندێک شوێن ماوە کە کەسێکەکەن بە قوربانی بۆ خوداوەندەکان کەواتە بەردەوامی جەژنی قوربان پێمان دەڵێ ئەوە خوددا پێی گوتین کە ئیدی ناکرێ مرۆڤ بکرێ بە قوربانی چونکە فەلسفەی جەژنی قوربان پێمان دەڵێ ئێمە لە نێوان دوو تەفسیرە یا تەفسیرێکی تونڕەوانە بڵێ خەڵچینە ئیمان ئەوەیە کە ئیبراهیم هەیبوو ئامادە بوو کوڕی خۆی لە پێناوی خوددا سەر بڕێ ئەم تەفسیرە داعش دروستەکە دروستیشی کرد تەفسیری ژیان دۆستی ئەوەیاڵێ خەڵچینە خوددا بە ئیبراهیمی گوت ئەم نمایشە بۆ ئەو خەڵکە بکە پێیان بڵێ کە ئیدی خوددا لە منی قبول نەکرد کە من کوڕی خۆم بکەم بە قوربانی بەڵکو پێم ئەڵێ ئەبێ ئاژەڵە بۆی بکەی بە قوربانی کەواتە نابێ مرۆڤەکان بکرێن بە قوربانی بۆ خوداوەندەکە من زۆر ترسا بووم لەم بارودۆخە و لەو تەفسیرە ینی لە سەردەمی لاوێتی خۆمەوە لە زۆربەی مامۆستایانی ئاینی مەبیست ئیمان ئەو ئیمانەیە کە ئیبراهیم هەیەی و ئەبێ عەزیمەتتان هەبێت و مناڵی خۆتان ئامادە بن سەر بڕن ئەمە 15 ساڵ لەمەوبەر 2001 نووسیومە ئەوە بەس بۆ ئەوەی کە دڵنیابی کە زمانێک من ترساوم ئەوە کتێبی بە کوردیە کۆمەڵێک 52 مەقالەی منە لە 2008 چاپ کراوە بەڵام ئەو بابەتی کەتیایەتی نووسیومە جەژنی قوربان جەژنی ژیانە نەک جەژنی مەرگ دۆستی لە هەفتەنامەی یەکگرتوو ژمارە 328 لە 2001 ئەکا 15 ساڵ لەمەوبەر وتومە ئەم قسێ ئەو جا کەی گوتومە لە هەفتەی 12 2007 جارێکی تر 3 ڕۆژی ماوە بۆ جەژنی قوربان لە ژمارە 669 یەکگرتوو جارێکی تر نووسیمە چیم گوتووە ئەڵێم ئێمە گەلێکین کە هێشتا لە مانای ڕاستەقینەی جەژنەکانمان نەگەیشتون ئەمە مێ فەلسەفەکەت بۆ باسکەم بە کورتی لە بەرەبەیانی ڕۆژی یەکەمی جەژنی قوربان جۆبیستی گشت وتاربێژەکان یا زۆربەی وتاربێژەکانی کوردستان و عێراق بە دەبین
هەموو بە یەک شێوە لە وتاری جەژندا دەڵێن مسلمانان ئەمڕۆ جەژنی قوربانە ئەو جەژنەیە کە ئیبراهیم سەلامی خوای لەسەر ئامادە بوو کوڕی خۆی بکا بە قوربانی و سەری ببڕێ چونکە خدای گەورە لە خەونیدا فەرمانی پێکرد ئیسماعیلی کوڕی سەر ببڕێ اینجا دەڵێن مسلمانان بڕوانن ئەوە ئیمانی ڕاستەقینەیە دەبێت ئیمانی ئیمە وەک ئیمانی ئیبراهیم بێ 15 ساڵ لەمەوە بەروتومە ئەم گوتارە تونڕەوە دەبێت چتر سێ بخاتە دڵی ئەو منداڵانەی لەگەڵ باوکیاندا دەچنە نوێژی جەژن و گوێیان لێ دەبێت کە دەبێت باوک کوڕی خۆی سەر بڕێ 15 ساڵ لەمەوە بەرنووسیمە هەر ئەم گوتارە چەند ڕێخۆشکارە بۆ بیرۆکەی سربڕینی مرۆڤ و بیردۆزی سەرپەڕاندنی مرۆڤ لەلایەن تیرۆریستانەوە هاتێ دییانە هاتێت تێگەیشتن لە دەقی قورئان و فەرموودە بەدەر لەو ڕوودا و پاشخانەی کە بە خۆیانەوە دەگوترێن هەمیشە کارەساتی بە دوای خۆی داهێناوە ئیسلام و خوا و پێغەمبەری خوا لە بەرچاوی زۆر کەسدا ناشرین کراوە بۆ تێگەیشتن لە جەژنی قوربان دەبێت بگەڕێنەوە پێش 4000 ساڵ و بۆ سەردەمی ئیبراهیم کاتێ خەڵک بڕوایان وابوو کە ڕووبار خدای خۆی هەیە باران خدای هەیە بوومەلەرزە خدای هەیە هەورە تریشقە خدای هەیە بۆیە دەهاتن بۆ ڕازیکردنی ڕۆژ و مانگ و ڕووبار و هەر دیاردەیەکی سروشتی لاوێکی جوانیان دەکرد بە قوربانی خدای گەورە ئیبراهیمی نرد ویستی بەکردەوە ئەم دابوو نەریتە ناوبەرێ هاتوو لە بەرچاوی خەڵکەکەدا گوتی منیش خوای گەورەی تاکوتەنها فەرمانی پێکردوم کە کوڕی خۆم سەر ببڕم پاشان پیشانی پاش پیشاندانی ئامادەکاری بۆ ئەنجامدانی خەونەکەی بە خەڵکەکەی گوت خدای گەورە فەرمانی پێکردم کە لە جیاتی کوڕەکەم بەرانێک بکەم بە قوربانی خوای گەورە قوربانیدانی بە مرۆڤ حرام کرد و قەدەغەی کرد ئیدی لەو ڕۆژەوە ئەم پەیمانە گەیشتە پێغەمبەرانی دوای خۆی هەتا محەممەد درودی خوای لەسەر ئەم پەیامە مرۆڤ دۆستانەیە ئەم جارنامە ژیان دۆستانەیە لە ئیبراهیمەوە پێی وتین پرۆسەی قوربانیکردن بە مرۆڤەکان ڕابگرن ئەو ڕۆژە جەژنی ژیانیان بۆ ئیسماعیل جێڕا لەو ڕۆژەوە هەتا ئیمڕۆ ئێمە کە جەژنی قوربان دەجێڕین و ئاژەڵ دەکەین بە قوربانی بەم کارەمان ئەوە بەبیر خۆمان دێنینەوە کە سوپاس بۆ ئەو خوایی لە ڕێگەی ئیبراهیمەوە پرۆسەی ترسناکی بە قوربانیکردنی مرۆڤی ڕاگرت و لە جیاتی مرۆڤ خەڵکەکەی فێری ئەوە کرد ئاژەڵ بکەن بە قوربانی و بیبەخشنە هەژار و کەم دەرامەتەکان کەواتە جەژنی قوربان جەژنی ژیانە نەک جەژنی ئامادەبوونی باوچێک بۆ سەربڕینی کوڕەکەی بە فەرمانی خدایە کە خۆی ناوی ئەلحەیە ڕەحمانە و ڕەحیمە و هەتا دوایی هەر خۆشی پێمان دەڵێ خوددا ولا تقتلوا ئەولادەکم کەواتە ئەمە فەلسەفەی ڕاستەقینەی جەژنی قوربانە کە لەم جەژنەدا بە مناڵەکانمان دەڵێن بە مناڵەکانمان دەڵێن مناڵەکانمان لێمانە پرسن جەژنی قوربان چیە ئەڵێن ئەمە ئەو جەژنەیە کە دەبێت ئێوە پێی دڵخۆش بن ئەگەر ئیبراهیم پێشی 4000 ساڵ ئەم عادەتەی بەوحی لە ڕێگەی خودداوە کۆتایی پێناهێنایە ئێستا مناڵێکی زۆرمان هەموویە باید سەر ببڕین بیکەین بە قوربانی ئەمە ئەو ڕۆژەیە کە دایکەکانە بێت دڵیان خۆش بێ باوکەکانە بێت دڵیان خۆش بێت کە ئیدی مەسلەی بە قوربانیکردن بە مناڵ بۆ خودداوەندە درۆزنەکان کۆتایی پێهات ئەمە ئەو ڕۆژەیە کە تیایدا ئەبێ جارنامەی گردردونی مافی مرۆڤ و جەژنێک بە نێوی جەژنی ژیان دابێنین کە ئاکاتە جەژنی قوربان تایدا ئەمانە هەمووی بریتین لەو فەلسفەیە کە لە پشت جەژنی قوربانەوە هەیە بەڵێ مامۆستا جوانە مامۆستا خەڵکی بیکەوتەوە زۆر جار ئیسلام تەمەبارێکی بۆی کەوتونتیژی بەمبەر ئاژەڵەکات لە کاتێکە بۆچوونێکی کە ئەڵێن سەبرنی و ئاژەڵانە بێت هۆی نابردنی ئۆکسیجن ینی ئۆکسی دۆم نازەمەمە باشە ژینگە چۆن ئەمە ینی ڕاستە لەو بابەتە بە دوور و درێژی ئەوە منووسی ژینگە لە قورئان و فەرموودەدا دەمەیەکێتی زانایان بۆ بە چاپکردنی ئەوش ئەم بابەتە هەر جەژنی قوربان جەژنی ژیانی یەکێتی زانایان بە سوپاسەوە بۆیان چاپ کردوم لە لای ئەوان هەیە و لە سایتی یەکێتی زانایانش ئەم بابەتە بە دوور و درێژی هەیە ئەو جوانە خوا سوبحانەه وتەعالا چی دانا بۆ ئەوەی کە بکرێ بە قوربانی خۆ زۆر شت ناکرێ بە قوربانی زۆر ئاژەڵ اینجا ئەلێرەوە زۆر گرنگە فەلسەفەکەی بەچی بۆمان دەرەکەوێ بەچی بۆمان دەرەکەوێ بەڕاستی خوددا مەبەستێتی کە ئەبێ ئاژەڵ بکرێ بە قوربانی نەکو مرۆڤ ئەم حکایەتی ئیبراهیمە فەلەما ئەسلەما وتەلەه للجەبین و هەموو ئەم بابەتانە و ئەن صدقت الرؤیا هەموو لەکوێ هاتووە حکایەتی ئیبراهیم و ئیسماعیل هەموو لە سوورەتی سافاتە صافات ژمارە چەنە لە قورئانە لە سوورەتی 114 سوورەتە ژمارە سوورەتی ژمارە 37 ئەی ئەنعام چەنە لە قورئانە سوورەتی ژمارە 6 ئەو لە 6 چەند لە پێشەوە 37 لە دواوەی باشە بەڵام لە ژێر سافات و ئەوانە بخوێنەرەوە سوورەتی سافات و ئەو ئەنعام بخوێنەوە سوورەتی ئەنعام بخوێنەوە چی نووسراوە سوورەت الأنعام مەکیە وانە لەو لاشەوە سافاتیش مەکیە سافات باسی حکایەتی ئیبراهیممان بۆکە بەس سافات نووسراوە نەزەلت بعد الأنعام زانە یعنی ئەو کاتێک کە خوا دەفەرمێەوە فەدەیناه بذبح عظیم ئێتۆ پرسیارێکی باشە ئەم ذبح عظیمە کامێ من چی بکەم بە قوربانی چی ئەبێ پێش ئەوەی خوددا ئەم سوورەتە دابەزێنێ سوورەتی ئەنعامی دابەزاندووە سوورەتی ئاژەڵەکان لەوێ پێمان دەڵێ 8 أزواج من الضأن 2 ومن المعز 2 ومن الإبل 2 ومن البقر 2 کەواتە وشتر و مانگا و
مەڕ و بزن ئەم چوارن کە ئەشێن بۆ قوربانی جا ئێستاکەم پەیمانگای ماکس بلانکی ئەڵمانی بۆ نمونە زانکۆی زیۆریخی سویسری بۆ نمونە هەموو ئەمانە لێکۆڵینەوەیان کردووە ئەڵێن ئەم احتیباسە حراریە و ئەم زیادبوونی بڕی گازی دووەم ئۆکسیدی کاربۆن دوانە ئۆکسیدی کاربۆن و بڕی گازی میثان لە هەوادا هۆکارێکە بۆ گەرمداهێنانی دنیا لەبەرەوە یەکێک لە هۆکارەکان ئەڵێن بە ڕێژەی 180 ئەگە 100 پلەی گەرما لە بوونەوەرە بەرز بوو بێتەوە ئێستا لە 180 خەتای ئەم ئاژەڵانەیە لەبەرەوە کاتێک ئەمەش یەکێکە لە شتە تازەکان کاتێککە تۆ قوربانی بەم 4 سنفە ئەەکەی ئەم 4 سنفەش لە ڕێگەی بەهۆی هەرسەوە گازی میثانە خەنە هەواوە لە هەناسەدانی شەو گازی دوانە ئۆکسیدی کاربۆنە خەنە هەواوە لێکۆڵینەوەکانی زانکۆکانی فەڕەنساش دەریان خستووە لەگەڵ ماکس بلانک و زانکۆی زیۆریخی سویسری کە 180 ئەم گازانە ئەم دوو گازە کە بێتە مای قەتیزبوونی گەرما لە ڕێگە ئەمانە بۆیە قوربانیکردن بەمانەش بە شێوازێک ئەو تەوازونە ڕائەگرێت کە پێوترێ هاوسەنگی ژینگەی لە پێناوی مرۆڤ بەڵێ بەدڵ نییە مامۆستا دێنە سەر تەوری سێم کە باس لەوەکەن کە ئەو خاڵانە چین کە پێویستە ئێمە لە جژنی قوربان یان پیا بچینەوە ئایا وەکو جاران ئێمە جژن بکەین یان ئێمە گیان گۆڕاوە کۆمەلگا گۆڕاوە چی بکەین هەر لە ڕووی ئاینی و پرسیاری ئەوە بکە بڵێ بۆچی جژنی ڕەمەزان و قوربان جژنی دوای ڕەمەزان و جژنی قوربان بۆچی خەڵکەچێ بۆ قەبرستان بۆچی خەڵکەچێ بۆ قەبرستان کتێبێکەیە بە ناوی نهر الذهب في تاريخ حلب کتێبێکی قدیمە باس دەواکە ئەڵێ لە شام بەستە جژنی قوربانە خەڵکەشێتە سەر قەبرە دوای خەڵک ڕاهات جژنی دوای ڕەمەزانیش فێربوون ئەو جژنەش چوونە سەر قەبرە حکایەتی سەر قەبرانەکە ئەوە لە سەردەمی ئیبراهیم و دەست پێکە خەڵک کە کوڕ و کچی خۆی کرد بە قوربانی بۆ خودداوەند کە ئیبراهیم پێیگوتن ئیدی خوددا قەدەغەی کرد مناڵ بکرێ بە قوربانی و ئیدی ئاژەڵ دەکەین بە قوربانی لە سەردەمی ئیبراهیمەوە خەڵک بۆ داواکردنی لێبوردن لەو کوڕ و کچانی خۆیان کە کردیان بە قوربانی یەکەم کارێکە کردیان لە سەردەمی ئیبراهیم چون سەردانی قەبرستانەکانیان کرد بۆ داوای لێبوردن لە گشت ئەو کوڕ و کچانی خۆیان کە کردیان بە قوربانی ئەو نەریتە لەوێدا هاتووەکەوە خەڵک قەبرستان ئەبەستێتەوە بە مەسەلەی جەژنەوە کەواتە جارێکی ترەوە پێمان دەڵێ ئەو عادەتەش عادەتێک کەلتورە هیچ لە ڕووی بۆیە ینی لە ڕووی ئاینیەوە ئەستێکی نێتەوەی سەبچی بۆ چکۆی مەشکر بۆخوا مرۆڤ ناکەین بە قوربانی بۆ خودداوەند و بۆ بتەکان خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی ینی کتێبە فقهیەکانمان نووسیویانە ئەم قوربانیە کە ئەەکەی واچاکە خۆت بە دیاری قوربانیەکەەوە بۆستی و مناڵەکان و ژن و هەموو بێنی بە دەوری ئەم قوربانی لە بەرچای ئەوان سەریڕی ئەمە لە ڕووی دەرونیە و هەڵەیەکی گەورەیە لە ڕاستی کتێبی فقی وای گوتووە کتێبی فقی وای گوتووە یەکێک گوتوێتی ڕیوایەتێکی ئاحادی دەستکەوت و ئەیژێڕێتەوە لە پێغەمبەر وای کورە پێغەمبەر درودی خوای لەسەر پێغەمبەرە ئەتوانێت تەحملی ئەوە بکار ڕەنگە بەس مناڵ ئێستا لە بەرچاوی مناڵە مانگایەک یا مەڕێک کە لە لای ئەو پەڕی خۆشەویستی بۆی هەیە زۆر ئافرەت تووشی نەخۆشی دەرونی بۆ زۆر پیاویش بەڕاستی زۆر مناڵانیش بەگشتی ئەمە جۆرێک لە هینە چەقۆپشاندان و تۆ بێت چەقۆپشانی فەرموودە چەقۆپشانی ئاژەڵەکە نەدەی ئەی چۆنە بێ مناڵوشت بە دەوری کۆکەیت و بەڕاستی ئەمیش عادەتێکە لەو عادەتانی کە خاڵێکی تر بەڕاستی مەسەلەی خۆی گەورە فەرمووی لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم يعني خدا پێویستی بە خوێن نییە خدا پێویستی بە گۆشت نییە خدا ئەوێ فێرتان بکە ئەمە چۆن یارمەتیدانێکە بۆ هەژاران و بۆ شێوازە ئەبێ بیکەن ئەمە هەر ئەوەیە بەڕاستی پێمان دەڵێکە پێغەمبەر دوودی خوای لەسەر داوای لێکردون ئیسراف نەکرێ لە قوربانی ئیسراف نەکرێ وای پێغەمبەر دوودی خوای لەسەر توێتی ئەو بەرانە لە جاتی خۆم و ماڵ و مناڵم ئەو بەرانەی تریش لمن لم يضحي من أمتي بۆ گشت ئومەتەکە کەواتەمانە هەمووی بۆ ئەو بۆ کە ئیسراف نەکرێت بۆیە ساڵێک لە مەغریب ئیسرافێکی زۆر کرا لە ڕادە بەدەر لە سەر بڕینی قوربانیە مەلیک حەسەنی دووەم باوکی ئەم مەلیکەی ئێستا محەممەدی شەشەم مەلیک حەسەنی دووەم گوتی منیش وەکو پێغەمبەر ئیقتیدای پێکەم لە جاتی هەموو خەڵکی مەغریب ئەو من قوربانیەکەم کردو لە جاتی هەمووت ئیقتیدا ئەمە مەشت نوعێکە لەو سونەتە شتێکی تریش هەیە یعنی جۆرێک لە چۆن ئەڵێ خەڵک ئەبێ خۆی ئامادە بکە بۆ پێداچوونەوە ئێستا زۆرێک لە زانایانی جیهانی ئیسلامی ئەو پێداچوونەوەش دەکەن دەڵێن قوربانی بۆ حاجیە قوربانی بۆ ئەو حاجیە کە لە دەوری حرەمە و هەدی هەیە چۆ هەدی و ئەضاحی فەرقی هەیە بەڵام لە عینی کاتیشە ئەڵێن ئەمە بۆ حاجیە کە لە دەوری کەعبە ئەم 2 ملیۆن و نیوە لە سەریانە قوربانی بکەن نەک ئەو دوای ئومەت ئەمە شتێکێکە لە قسە تازەکان کە ئێستا لە دیراسەکردنایە دیراسەیەکەن عالمی ئیسلامی کە قوربانی ڕەنگە تەنها بۆ حاجی بێ نەک بۆ ئەو دوای ئومەت بێ ئەوەش یەکێکە لە دیراسەکان کە خەڵک ئەبێ خۆی بۆ ئامادە بکات و زۆر شتەیەکە لە داهاتووە دەرەکەوێکە هەڵەمان تای کردو بەڵێ جوانە مەمەسەلا عجەژن شتێنیە جگە لەوەی کە عەدالەت بەرپا بێ هەمومان پێکەوە شتێکەکەین عەدالەت بۆی خۆشیش ڕوو لە خەڵکەکە خۆشی بۆ هەموو جژنێ بەڵێ مەمەسەلا دێنە سەر خاڵی کۆتایی یانی تەوری کۆتایی
کە ئەو ڕێنمایانە چین کە بەڕاستی دەبێ حکوومەت یاخود خەڵک یا حکوومەت بۆ خەڵکی دەربکات کەوا جێبەجێ بکە لەم جەژنی قوربانە یەکەم خاڵ پاکوخاوێنی بڵێ ئەرە باشە ئێمە گەرچینە فەرموودە پێغەمبەر دوودی خوای لەسەر فەرمووی الإيمان بضع وسبعون شعبة أجر إيمان حفتا وسي حفتا أو شعبة به أعلاها لا إله إلا الله به أدناي إيمان خواري إيمان شيء إماطة الأذى عن الطريق إيه باشا أجر كم ترينشتي إيمان إماطة أذى عن الطريق بلاداني بيسي ودار وبرد ودرك وآسن وشوشة بالرقة أي استخلق دي أو قربانية ما نجايشي هنا ومرك هنا ولا سر أو جادي لبردمي مغلي خوي ما أمشي ما نقول لك كمي إيمانية ئێوە خێر و شەڕی بەرامبەر لەولا قوربانی کرد ئێ باشە بەم گەرمایە باشە تۆ ئەم قوربانی لە ناو جادە ئەم هەموو ناواخنی ئەم حیوانە لە چۆ فڕێدی چی لێکەی لەبەرەوە بە سوپاسەوە هەموو پارێزگاکانی کوردستان ئەوەیان کردووە کە دەڵێن سەربڕخانە و قەسابخانەکانی حکوومەت و فەرمیەکانیشتان بۆ ئەەکەینەوە بۆ خەڵکی وەرن لەوێ سەری بڕن هیچ پارەشتان لێ وەرناگرین کەواتە ئەگەر ڕاستەکە خەڵک قوربانیەکە لە ماڵی خۆیان نیکە ماڵی خۆی پیس نەکە کۆڵان پیس نەکە گەڕک پیس نەکە تووشی نەخۆشیمانەکە ئەمە ئەو کەسەیە کە کوور دەڵێ خێر و شەڕی بەرامبەرە ئەوە ئەگەر شەڕی لە خێریشی زیاتر نەبێت خاڵێکی ترەوێ لە ڕاستیە کە ئەم قوربانیە ئەکرێ بەم شێوازە بدرێ بە خەڵکی مستحق بدرێ بە خەڵکی مستحق خەڵکی مستحق ئەمڕۆ زۆربەی خەڵکی کوردستانە کە موچەی نییە و پاشەکەوتی لێ ئەکرێت و بودجەی لێ بڕاوە لەلایەن بەغداوە ئەمێ شتێ بڵێم لە ڕوانگەیەکی چۆنەڵێ زانیاریەوە ئەمەی کە پێوتری ئاوارە و نازیحینی ناوەڕاستی عێراق لە هەرێمی کوردستان ئەوە 2 ساڵە بە هەڵە خەڵک قوربانی هەر بۆ ئەوانە بە ئەم ئاوارانە وەک ئاوارەیە نەکبەتەکەی ئێمە نەبووە کە ئاوارەی وڵاتان بووینە ماڵ و سامانمان هیچی لەگەڵ خۆمان نەبردو هیچمان بۆ دەرنەچوە ئەم ئاوارەی کە ئێستا لە کوردستانە ژێوهی ناوەڕاستی عێراقا هەمووی پتاقی زەکیان هەیە کارتی زیرەکیان هەیە مەعاش لە کاتی خۆی وەرەگرێ موچە وەرەگرێ ئیمارات و قەتەر قوربانیان بۆ دێنێ کاکە تۆ خەمی کوردەکەی خۆت بێ لە باشوورە وەزعەکەی خۆت وایە ئاچی بۆ ڕۆژاوە خەڵک پێویستی بۆ باکوور خەڵک پێویستی پێێتی وانە لەبەرەوە ئەمەش مەسلەیەکی ترا بێ ئاگداری بین سێ زۆربەی زانایانیش لەگەڵ ئەوەن کە شتێک هەیە بە ناوی بەدەلی نەقدی ئەڵێن قوربانی کە ئەیکەی ئەمڕۆ لە ڕۆژێکی دیاری کراوە لە زەرفی 3 ڕۆژە ئەو هەموو قوربانی ئەکرێ خەڵک پێویستی بە گۆشت نیە خەڵکێکی زۆرە لە گۆشتی سوور بۆ سەحەتم باش نییە نایخۆم کەواتە مەزوو ئەنجومەنی باڵای زانایانی ئیسلامی پێشی 10 ساڵ فتوایان داوە بەدەلی نەقدیش ئەوێ پارەی ئەو مەڕاگە وەرەقەیەکە بیکە بەخێر بە فڵانە کەس چونکە خوا فەرمووی لە یەنال الله لحومها ولا دماؤها مەرجنیەت و هەر خوێن و گۆشت خوا فەرمی من خوێن و گۆشتم ناوێ ولكن يناله التقوى منكم کەواتە فتوای ئەوە دراوە خۆشەوێکێتی زانایانی ئاینی ئێمەش بڵێ کە ئەکرێ ئێوە ینی بە پلەی یەکەم گەلی خۆتان لەبیر بێ وانە بە پلەی دووەم ئەکرێ بەدەلی نەقدی بێت چونکە ئەمڕۆ خەڵک پێویستی بەو پارەی بیدا بەکرێ خانوو ئێزانایانی جیهان ئەم قسەیان کردووە بێ خۆزانای خۆشمان مراجعی بەم بابەتیا بکات و جارێکی تر خاڵێکی تر ئەوەی لە ڕاستیە کە ساڵانێکی زۆریان گوت تۆمەڕێک سەرە بڕی ئەو بۆ یەک کەسە ئەوە لە 2011 ئەوانە ئاماژەم پێ کرد چاکە ئاماژی پێ بکەمەوە کە گوتراوە مەڕێک بۆ یەک کەسە بێ ئەڵێن مانگایەک وڵاقێکی بەرزە بۆ 7 کەسە نا ئەمە 7 کەس نا بە معنە یعنی 7 ماڵ یعنی بۆ چونکە کاتی خۆی ئەبوو ئەیوبی ئیمامی مالک ئەڵێ لأبو أيوب أنصاري أبرسن كيف كان الناس يضحون على عهد رسول الله على خلق قرباني شون كر أيود كان الناس يضحون بشاة عن واحد يعني لجاتيك إن جازانين قلت وانا ما المقصود بالواحد يعني مرق بويا كسبي واحد يعني شيء المقصود بالواحد الرجل وأهل بيته بكردي يعني كألينيك يعني خاون مالو كسكارك هموي كري كشي ما يعني دايشي لقلب چوزانم ننچی لەگەڵە دایک و باوکی خۆی لە ئەمە هەموو یەک ماڵک کە ئەڵێن وڵاقێکی بەرزە بۆ حەوت یعنی بۆ 7 ماڵ نەبۆ یەک جا مەش اقتصادیمان بۆ ئەجێڕێتەوە کە جارێکی تر ئێمە لەبەرەوە زۆر گرنگە مەسەلەی قوربانی یەکەم فەلسفەی ئەوەیە کە جەژنی قوربان جەژنی ژیانە ئیدی قوربانی کردن بە مرۆڤەکان ئەبێ ڕابگیرێ هەر لە جەژنی قوربانیش و هەر ئینسان کە چۆن دەڵێ بەمانە واتایەکانی قوربانی شابچینەوە ئەبێ لەو جەژنەیە سڵاوی گەورە سڵاوی مەزن بۆ پێشمەرگە بنێرین کە پێشمەرگە ئەو بەشە قوربانی بخۆیدا ئەو بەشە زیندوی کۆمەڵگەن کە لە بەرامبەری داعش و لە بەرامبەری ئەو چۆن ئەڵێ داگیرکارانەدا وەستاونەتەوە و چۆن دەڵێ قوربانی بخۆیان بەمانایەکی تر ینی ڕوحی خۆیان کرۆ بە قوربانی لە پێناوی ڕاگررتنی ئەو دوای خەڵکەکە بژێ کەواتە ئەو ژیانی کە ئێمە ئەمڕۆ هەمانە و ئێمە لە سایدا دەژین دەبێت دوعای گەورەمان و سڵاوی گەورەمان و چۆن ئەڵێ شانازی گەورەمان لە جەژنی قوربانە بۆ پێشمەرگە بێت. بەڵێ مامۆستا زۆر سپاس بۆ بۆچوونەکانت کات هەرەوە دەرفەتی داین
بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێرە بینەری پرۆگرامی بە کوردی بوون تا پرۆگرامی داهاتوو بەخواتان ئەسپێرم هەر شاد و بەختەوەر بن. سپاس دەکەم.